بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت لەم بەرنامەیەدا کە هاوکاتە لەگەڵ نزیک بوونەوەی ساڵێک بەسەر ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستاندا مۆرکرا قسە لەسەر ئایندەی ئەم ڕێکەوتنە دەکەین کە لەم ڕۆژانەدا جێگەی قسە و باسی زۆرە و پرسیار دەکەین. ئەم ڕێکەوتنە دوای نزیکەی ساڵێک لە تەمەنی تا ئێرە لێکەوتە و ئەنجامەکانی چین بەسەر گۆڕەپانی سیاسیەوە. لە ئێستادا چێ بەرپرسیارە لە چیدی کارانەمانی ئەم ڕێکەوتنە؟ ئایا ڕاستە یەکێتەکانی هەولێر لەژێر فشارەکانی پارتیدا گەرموگۆڕ نەبووبن لە مامەڵەکردن لەگەڵ ئەم ڕێکەوتنە؟ تۆمەتبارکردنی پارتی دیموکراتی کوردستان بەوەی کە ڕۆڵەشی سەرەکی هەبووە لە شکست پێهێنانی فعلی ئەو ڕێکەوتنە بۆ خۆدزیینەوە نییە لەلایەن باڵێک لە ناو گۆڕان و یەکێتی کە دەگوترێت لە ڕاستیدا بەرپرسیاری سەرەکین لە زیندوونەمانەوەی ئەم ڕێکەوتنە؟ ئایا بەڕاست زەرمەندی یەکەم لە کاتی جاردانی فەشەلی یەکجاری ئەم ڕێکەوتنە سلێمانی و هەولێر و ئیداری ڕاپەڕین و ناوچەکانی تری دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان نابن بەوەی اعتیبارەی کە دەبنەوە بە قوربانی ئەگەری هەر ململانەیەشی تری سیاسی و ئیعلامی کە چاوەڕوان دەکرێت لە نێوان گۆڕان و یەکێتی دەست پێ بکاتەوە؟ چۆن دەکرێت گۆڕان و یەکێتی ئەم ڕێکەوتنە بە شێوەیەشی تەندروست تێپەڕێنن؟ ئەمە بەرنامەی ئەم شەومان دەبێت لەگەڵ هەریەک لە بەڕێزان کاک نەهرۆقادر چاودێری سیاسی و هەروەها مامۆستا بەرهەم مستەفا هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان هەڵبەت لە ستۆدی هەولێری پایتەختیش کاک پێشڕەوەیسی کادری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵمانە. مامۆستا بەرهەم هەڵبەت سەرەتا بەخێرهاتنی هەمووتان دەکەم. سپاسان دەکەم زۆر. با لە بەڕێستەوە دەست پێ بکەم ئەم ڕێکەوتنە دوای نزیکەی ساڵێک لە تەمەنی تا ئێرە لێکەوتە و ئەنجامەکانی چین چی پێشکەش بە کۆمەڵگە و هەروەها بە هەریەک لە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان کردووە؟ بەڵێ، سەرەتا سوپاس بۆ بەرنامەی جەنابێ بەرنامەی دیوی دووەم. لە ڕاستیدا ئەم ڕێکەوتنە من سەرەتا ویستم تەوزیح لەسەر ئەوە بم کە ئەساسی ڕێکەوتنەکە بۆ دژایەتی لایەنێکی دیاریکراو نەبوو و ئەوەی کە پارتی سەرەتا لێکدانەوەی بۆ کرد کە ئەم ڕێکەوتنە بۆ دژایەتی پارتیە و بۆ بچووکردنەوەی پارتیە، بەڵکو ئەمە لە سەرەتاوە بینیمان کە پارتی ئیشی لەسەر پەکخستن و بچووکردنەوەی ئەم ڕێکەوتناکە. لە ڕاستیدا ئەوەی کە پێویستە بە وازەحی قسەی لەسەر بکەین ئەوەیە گۆڕان بۆچی ئەم ڕێکەوتنەی کرد. بەم پرسیارێکە کە لە نێو خەڵکە هەیە و مەبەستی چی بوو؟ ینی گۆڕان ویستی شێوازێک لە مۆدێلێکی نوێی سیاسی پێشکەش کات و خەباتێکی نوێی سیاسی و گۆڕان بتوانن لەم ڕێوە گۆڕانکاری لە سیستەمی سیاسی وڵات بکە، بتوانن گۆڕانکاری لە نەوعێتی خزمەتگوزاری بە تایبەتی سلێمانی و دەوروبەری و دواتر هەولێر و لەسەر ئاسی هەرێمی کوردستان کە پل بەهاوێ بوو هەموو شوێنەکانی تر و تەنانەت دەرگا کراوە بوو بۆوانەی کە هێزەکانی تر بتوانن لە چوارچەوەی ئەمە خۆیان ببینەوە. بەڵام لە ڕاستیدا بابەتێک هەیە کە دەبێت قسەی لەسەرکەین. پەکخستنی من وەکو ڕای شخصی خۆم پێم وایە ئەم ڕێکەوتنە وەکو ناو ماوە، ینی لە ڕاستیدا چێپەچی ئەم ڕێکەوتنی ینی لە ڕاستیدا بزوتنەوەی گۆڕان دەبێت. بەڵام پرسیارەکەم بە جاریشتر بڵێمەوە با بەسریدا تێنەپەڕین بە ئاسانی. چی پێشکەش کردو ئەم ڕێکەوتنە؟ لەبەر ئەوەی هەل لە ئەوڵەوە ینی بە جۆرە لە جۆرەکان هەوڵ درا بۆ پەکخستنیە توانین بڵێن شتێکی وای پێشکەش نەکردو. ڕاستە جۆرێک لە ئارامی لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە دروست کردووە، بەڵام لە ڕاستیدا بیرمان نەچێ هێزێکی وەکو پارتی دیموکراتی کوردستان لە ئەساسەوە ئیشی لەسەر کرد کە ڕێکەوتنە سەر نەگرێ و دوجار بەشێکی کە توانین بڵم زۆرینەیەک لە مەکتەبی سیاسی یەکێتی کوردستان بەو شێوەیە پیان باش بوو کە ئەمە سەر نەگرێت. ڕاستە لە ڕووی ئەعلامیەوە گەر مایکەکە بخەیتە بەردەمی هەرێکێکان لەگەڵ زیندووکردنەوەی ئەمەداین لەگەڵ بەردەوامی ئەمەدایان هەمومان کۆچین لەسەرەوەی کە ئەم ڕێکەوتنە بەردەوام بێ، بەڵام لە ئەمری واقعدا شتێک نییە پێی بوترێ ڕێکەوتن. بۆ چکە من سەرەتا ئەمێ قسە لەسەر ئەوە بکەم. بابەتێک هەیە پێوترە مەساڵحی اقتصادی، ینی کاتێک مەکتەبێکی سیاسی لە نێوان مەساڵحی اقتصادی طبعاً یەکێتی مەکتەب سیاسیی یەکێتی کە پێم وایە زۆرینەیەشیان کە پێی وایە مەساڵحی اقتصادی لەلایەک و دوایەوە ئەوەی کە پێوترێ بیر و باوەڕی حیزبی و ئایدۆلۆژیەکەی خۆی لە نێوان ئەمەیە مەساڵح اقتصادەکە هەڵەبژێرێ و پێی وایە گەر مەسلحەتێکی هەبێ لە شاری هەولێرا بە نزیکبوونەوەی لە بزوتنەوەی گۆڕان ئەمە پەچی دەکەوێت کە لە ڕاستیدا ئەمە جۆرێکە لە سیاستکردنیی هەڵا کە تێنەگەشتنە لە سیاستکردن و دوجار کۆمەڵە بابەتی ترمان بۆ دەرکەوت کە هەر ئەم خەڵکانەی کە ئەیانوێ پەچی ئەم ڕێکەوتنە بخەن هەر ئەمانەشن هەڵپەی پۆستەکەن و هەڵپەی کۆمەڵێ بابەتی اقتصادی و ئابووری خۆیان دەکەن و دەبینین ینی چێن ئەوانەی کە شەڕ دەکەن لەسەر دانانی کوڕەکانی خۆیان لەسەر کچەکانی خۆیان بە وەزیر بە پەرلەمانتار ئەمانە پێمانەڵێ ینی پێمانەڵێ لە نێوان مەسلحەت و لە نێوان قوتی خەڵکە لەلایەن باشترکردنی بژێوی خەڵکدا
ئەمە هەڵبژێراوە ینی لێرەدا بزوتنەوەی گۆڕان دەبێت چی بکە ینی ئەمە قسەیە کاکە دەبێت دواتری مە قسەی لەسەر بکەین و لە بەرامبەرە بزوتنەوەی گۆڕان بێت دەستەوەسان دابنیشێت یا دەبێت لێرە عیب کەم و کوڕەکانی یەکێتی بەهۆی ئەم ڕێکەوتنەوە بشارێتەوە کە لە ئەساسدا گۆڕان بۆ ئەمە کاری نەکردووە بەڵکو بۆ ئەوەی کە دۆخێکی نەبێنێتە کاراوە بۆ نمونە ینی بە نمونە خەباتێکی پەرلەمانی لەسەر ئاستی فراکسیۆنەکان دروستکە لە نێوان یەکێتی و گۆڕانە کە نەمان بینی لەسەر ئاستی ئەنجومەنی پارێزگا لەسەر ئاستی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەمانە کە لە ڕاستیدا سەرەتا بە گەرم و گوڕی هەبوو بەڵام بۆچی ئێستا نیە ئەمە پرسیارێکە کە پێم وایە پەکخستنی ئەم بابەتە کەوێتە پارتی ڕەنگە حەقێکی خۆی هەبێ بووە تێبگا کامە دژی ئەوە ینی بە جۆرە لە جۆرەکان کار لەسەر پەکخستنی بکە بۆ ئەوەی کە یەکێتی ڕابکێشێتەوە بە تەواوەتی بۆ لای خۆی بۆ جەم سەری خۆی بەڵام خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت سیاسەتێکی واقع لەگەڵ ئەمڕۆی کوردستان زۆر هەولێر لەگەڵمان بێت کاگە پێشڕە و گوێ لێ بوو کە مامۆستا بەرهەم لە سەرەتایی قسەکانیدا ئاماژەی بەوەدا کە ئەم ڕێکەوتنە هەر لە سەرەتاوە لە دژی هیچ لایەنێک نەبووە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان ئەم قسەیە لە پێش و لە کاتی مۆرکردنی ڕێکەوتنەکەش لەلایەن سەرکردایەتی هەم گۆڕان و هەم یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە زۆر تەئکیدی لێکرایەوە بەڵام کادیرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم ڕۆژانەدا لە بابەتێکیدا ئاماژە بەوە دەدا کە دەبوایە لە سەرەتاوە بڵێن کە ئەم ڕێکەوتنە لە دژی پارتی دیموکراتی کوردستانە و نەگوتنی ئەم قسێش هۆکارێکی سەرەکی شکستی ئەم ڕێکەوتن نامەیە بە اعتیباری ئەوەی کە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی بە بەرپرسیاری سەرەکی بەشێکی زۆری ئەو خاڵانە دەزانن کە ئێوە لە ڕێکەوتنەکەتاندا لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لەسەری پێک هاتوون بە تایبەتی لەوەی کە پەیوەندی هەیە بە سیستەمی سیاسی و بە پەرلەمان و بە ئەو بارودۆخە اقتصادیە خراپەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بەڕێز لەو بارەوە دەڵێ چی؟ بەڵێ بەر لە هەموو شتێک سڵاو بۆ ئێوە سڵاو بۆ میوانانی ئازیزە سڵاو بۆ بینەرانی کەناڵەکەتانە ئومێدەوارم ئەم شۆ بتوانین لەگە برادرەکانمانەوە پێکەوە کۆمەڵێک قسە بگۆڕینەوە کە مای دروستکردنی بنیاد بێ بۆ بینەرانی تەلەڤیزۆنەکەتان دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان بەر لە ڕێکەوتنامەی هەفتەی 2016 هەمیشە هەنگاوەکانی کارەکانی کردارەکانی بۆ یەک نزیکردنەوەی کۆی حیزبەکان بوو ئەگەر سەرەتا لە چار حیزبی سیاسی لە پرۆژە پێشکەشکردنی پرۆژەیەکی پەرلەمانیەوە دەست پێ بکە دواتر هەر ئەم پرۆژە چارقۆڵی هەر چار حیزبەکەوە بۆ گۆڕینی سیستەمی حکومرانی لە هەرێمی کوردستانە بووە سەرەتایەک بووە زەمینەیەک لە 2000 کە ئەم ڕێکەوتنامەی هەفتەی 5 لێدا تۆمار بکرێت من هەوڵ دەدەم قسەکارم دوورکەمەوە لە تەحلیلی کەسایەتیەکان یان کاراکتەرەکانی ناو یەکێتی بەڵکو تەرکیز دەخەمە سەر ئەو بەیاننامە و ڕسمیاتانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حیزب وەکو شەخسە معنەویەوە هەمیشە دووپاتی لێکردەوە دیارە ئاخر کەرستا کە لە بەردەستمان بی بریتیبی لە نەخشە ڕێگاکەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە مەکتەبی سیاسی بە کۆمیتەی سەرکردایەتی لە 2000 بە ئەنجومەنی ناوەندیشە تەزدیق کرا و پەسەند کرا لەوێشەوە بەر لە هەموو کارانە لە شێوەی ڕاوێژە بە زۆرینەی ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە مناقەشە لەسەر بابەتە کرایە لە مادەی یەک لە بڕگەی دوو لە مادەی یەکەوە یەکێتی نیشتیمانی کوردستان دووپات لەسەر ئەم ڕێکەوتنامەیە دەکاتەوە بە شێوە فەرمیەکەی تا چرکە ساتی ئەمڕۆمان تەنانەت ئەم ڕۆژمانێکێک لە کاراکتەرە ئاساسیەکانی یەکێتیەوە ڕێکەوتنامەکە بە مقدەس ناو دەبە لە هەنگاوی دووەمیشە کە لە چەند ڕۆژی ڕابردووە کۆبوونەوەی هاوبەشی سەرکردایەتی یەکێتی و گۆڕانە ئەنجامدرا لەوێشەوە دووپاتی ئەم ڕێکەوتنامە کراوە دەمەوێت پێی بڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان بە چرکە سات بە شێوە فەرمیەکانەوە لەم ڕێکەوتنامەیە پەشیمان نەبێتەوە بەڵکو ئێساشی لەگەردابی تەنانەت سبە و بەیانیش هەنگاوی بۆ دەنێت چونکە پێما وایە هەرێمی کوردستان لە ئاینوساتی گۆڕانکاریە چکە ئێمە بەدەرنی لە هەرێم ناوچەکە ڕێزم کاک پێشڕەوە قسە لەسەر ئەوە نییە کە هیچ لە بزوتنەوەی گۆڕان یا یەکێتی نیشتیمانی کوردستانی ئەعلانی ئەوەی کردبێت کە چیدی پابندین بەم ڕێکەوتنامەیە قسە لەسەر ئەوەیە کە ئەم ڕێکەوتنامەیە لەسەر ئەرزی واقع لە گیان ئەڵڵادایە بڕێزم بەڵێ ڕاستە لەبەرەوەی هەرێمی کوردستان هەڵکەوتەکی
بێ دوور لە ویستی هەموو تاکە شتێدایە کە بریتە لە دوو هەرێم لەبەرەوەی بەشەشی زۆری موەسسەکانیش هەتا ئێستا بە شێوەیەک لە شێوەکانەوە لە شێوەی دووڕەنجیەوە ئیدارە دەکرێت بۆیە هەر ڕێککەوتن نامەیەک یەکێک لە هەرێمەکان بیتن بە دەربی لە هەرێمەکایەتر پێویست بە کات دەبی پێویست بە نەرمونیانی دەبی پێویست بە دروستکردنی لۆبیەکی بەرفراوان دەبێ بۆ ئەم دروست بکرێت ڕاستە یەکێت نیشتیمانی کوردستان تەنان بستنەوەی گۆڕانیشە بە شێوە فەرمیەکەیان لە دەستپێچکردنی ڕێککەوتن نامەکەیە هەمیشە نکۆڵیان لەوە دەکرد بەڵکو دژی هیچ حیزبێک نییە هەر لەبەرەوەشە لە مادەیەکی ڕێککەوتن نامەکەیە ڕوونی هێما بۆ هەردوو حیزب دەکاواتە یەکێت نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانەکە دەکرێت ڕێککەوتن نامەیتر لەگەر حیزبی ترە ئیتفاق بکەن یان حیزبی تر بخرێتە ناو ڕێککەوتن نامە بە مەرجی ئەوەی پێچەوانەی ناوەڕۆکی ڕێککەوتن نامەکە نەبێ بۆ ئەمە بەسە هەموو ئەو حاڵەتانێک کە ڕوویدایە بەشەکی بەدڵی ئێمە نیە بەڵام بەشەشی تێدا ڕوودا مای ئیجابین بنمونە بۆ یەکەمین جار لە دوای پڕاپەڕینە مەزنەکەی هەرێمی کوردستانە لە دوای کاڵبوونەوەی دوو ئیدارەکانە پرۆسی ئاڵوگۆڕ بە پارێزگاوە دەکرێت بە شێوەیەکەوە کە تەنانەت هیچ گرژێکی تێدا دروست نابێت گرژی مەبەسمە بە بابەتێکی سپی و دوور لە هەموو تونند و تیژێک تێپەڕ دەبێت بۆ یەکەمین جارە لە پارێزگایکی وەکو هەڵەبجە کۆمەڵی ئاڵوگۆڕی ئیداری و تەنان لە خودی سلێمانی ئەمانە دەستپێکی چاکن ئەمانە پێشینەیەکی چاکن بۆ دروستکردنی ئەم ڕێککەوتن نامەیە بەڵام لەبەر چاویشمان بی وەکو وتم لە دەستپێکە ئەم ڕێککەوتن نامەیە پێویستی بە لۆبی زیاتر ئەم ڕێککەوتن نامەیە پێویستی بە هینانە ناوەی تەرەفەکانیشە چونکە لە ماوەی ڕابردووبینیمان بابەتەکان لەو کاتەوە گرژ بۆ کە یەکێتی بزوتنەوەی گۆڕانە لەگەر پارتی دیموکراتی کوردستانە و گەیشتە حاڵەتی بنبەست بۆ تەفاوم بۆ دانیشتن بۆ یە گەیشتن ئەم ڕێککەوتنە ئەم بنبەستە وای کرد کە ئەرچی ڕێککەوتن نامەکە واتە یەکێتی نیشتیمانی کوردستان بە پلەیەک و بستنەوەی گۆڕان بە پلەی دووە نەتوانن بە ماوە خێرایەکەی ڕێککەوتن نامەکە جێبەجێ بکەن وەکو ئێستا هەمومان گلەیمان لێ هەیە زۆر باشە زۆر چاکە زۆر سپاس دەکەم زۆر چاکە کەواتە لە دەستپێکە ئیجابیەکانی ئەم ڕێککەوتن نامێ لە ماوەی ئەم ساڵەدا بریتە لەوەی کە ئێمە بە شێوێشی ئیجابی و بە شێوێشی مەدەنیانە ئەگەر بە شێوێشی نسبیش بێ ئاڵوگۆڕی دەسەڵات دەبینین و جۆرێک لە سەکانگیری و لە ئارەمی سیاسیش بۆ ئەم زۆنە دەگەڕێتەوە کە خۆت دەزانی لە ماوەی چەند ساڵی ڕابردوو لێکەوتەی خراپی خستبەوە ئەمە مای نرخاندن نییە وەکو دەرەنجامی ئەم ڕێککەوتن نامەیە وڵا تەمەنامانە کردوا بێ بەڵام ئەمە هەموو شتێک بەپی داتایە و بەپی ئەو زەمانی کە تێپەڕێ بەڕاستی پێشەوەی ئێمە بین لەسەر خودی ڕێککەوتن نامەکە قسە بکەین کە ئایا ئێمە هەڵسەنگاندن کەین بۆ ئەم ڕێککەوتن نامە ئایا ئیجابیە یا ئیجابی نییە ئەبێ بین قسە لەسەر کارکتەرای حیزب بکەین کێشەکە ئەوەی ئەمڕۆ ئەم گۆبەنەی ناوەتەوە حیزبە ئەم حیزبە ناواخنی ئەم حیزبە کە هاتوون ئەم ڕێککەوتن نامەیان لە حزبی کوردی بە شێوژی گشتیان حزبێکی دیاریکرا وڵا من بەڕای من وەکو ڕای شخصی خۆم ئەحزاب لە وڵاتی ئێمە ئەحزابی قەیرانابین دای من ئەمەم دایم لە هەموو چاوپێکەوتنەکانە باس کردووە حیزبی ئێمە حیزبی قەیراناویە خۆی هەڵگری یەک شوناسی قەیرانە قەیرانی فکری سیاسی اقتصادی ئێستا ئەمە بە عینوانی ئەوەی تۆمەتبارکردنی هیچ لایەنێک نییە بەقەدەی ئەوەنەی شیکاریە بۆ کۆی پرۆسەکە ئێمە پیاتێ پەڕی باش بەڕاستیمە یعنی ئێمە گەربێنی هەڵسەنگاندن کەین بۆم دوو تەیارە و بە محاید ئێمە بین قسەکەین ئەبێ پێویستەکان نقطە لەسەر حرفدا بنین فەرموو بەڕاستی بزوتنەوەی گۆڕان ئەتوانم بڵم آخر تەڵقەی ڕەحمەی بە خودی خۆیەوە نەک لەلایەن نایارەکانیەوە بەڵکو لەلایەن خودی خۆیەوە بەچی بەو ڕێکەوتنامەی کە ئەنجامیە کە هەر ڕۆژی کۆبوونەوەکە و ئیمزاکردنەکە ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان وتی عیبرەت لە ڕێکەوتن نامەکە نییە عیبرەت لە جێبەجێکردا واتە خودی خۆی وەک کارکتەرێکی سیاسی عملی و کارکتەرێکی کاریگەر لە ناو پرۆسەکە و ئەتوانم بڵێم داڕێژەری ئەم فکرەیە بوو خۆی بڕوای پێی نەبوو چونکە ئەیزانی ئەو کارکتەرانەی کە لەگەڵ یا ڕێکەوتن نامی کردووە بەسەر کەوادیرە حیزبەکەی خوانێناوە ئێمە با بگەڕێنەوە بۆ بێژوو باشترین کارکتەرێک کە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە وەک کەسێکی حکومدار لەم وڵاتە دکتۆر بەرهەم بووە ئەوان گەر لە کۆمەکەیان لە دکتۆر بەرهەم کردووە
يعني باشترين كابينة يعني براستي بصراحة يعني ما حقيقة بو ميجومي باسكري أو خزمتي كتوزي بسليماني وديارة كسليماني استاج عقوبة درا ولا أنا مع حزبانوا توزك إيشي بكرة لأن أم كابينة وبو لأنه خودي أم حزبوا قالوا كومكيشي جوري ليكرا جورترين بروجي قرانوي ملكو مالي حزب بو كداجيري كردبو بو حكومات حزبكي خوي بابا نبو وبلكو قال كومكي لقلاكر بلام قوران ديد أم هم واقعي أبيني وأجزاني باشخاني شي قوري هي خوي لنا وخني أم حزبه هاتو تدروا يد بم باقراون دوا كخودي خوي بشيك بو لنا ويشتين اجتماعي وبمجوي سياسي بزوتنوي قوران وتعامل كردني شي وكو حزبي شي اوبوزيسيون ودياريش وفعاليش وهالقري شعاري اجقار زبلاح كشاك سازية بمهمو روداوانوا يي خوي خصوتا ناو آخني بروجيكوا كتيايا دوراوي سركي لما سلا بزوتنوي قورانا بلان دقوتري دبوا بزوتنوي قوران اما بكا بو دربازبوني لو تهميشو با پراوز خراني كا لدواي بخصني ناسم دواي ريكوتنامكا لهمو كات استا پراوز خراوترين حزب كلا كردستانا هيرشي كراوتا سر بزوتنوي قورانا وخودي خوشي باشا زانري كاك شورج اما بابا تاتاقسكي ام حزبه بۆ نمونە ئەوەی کە باڵا دەستە لە زۆنی سەوزە هەمومان نەزانی نەشێتی نیشتیمانی کوردستانە ماوەی 26 ساڵە ئەوەی کە لەم زۆنا دەسەڵاتی فعلی و کۆتایی هەیە ئەم حیزبەیە بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان سێ جەولەی لەم حیزبە بردۆتەوە بە مەهانی دیموکراسی يعني تو سنوقي دنگان بيوري ديمقراطية سي جولي فعلي دنگدر هاتوا دنگي فعليا وبزوتوي قران كايمتو من اوي بو قيادة كردني امولاتا باشا بو چي بزوتنوي قران كيشا كمان عليرا لم نقطه ودس بيكا واتوانم كالم طلقين رحمة بخويوني خوي باش اقادارا كتشي لي بسر هات لشوي دنيايا بوا لشوي دنيايا بوا کادری هەڵبژێردراوت بۆ پارێزگاری سلێمانی کە 240,000 دەنگەیەنێ کە ئەمە شەرعیەتێکە یعنی من نازانم بەس لەم ئەحزابانەم بینی وەکە ئەتوانم بڵێم لە پڕا گۆڕانکاری بەسەر خودی خۆیان ناهێنن و ڕەنگی خۆیانە گۆڕن و چاو لە حقیقەت داخەن هەر کاتێ تۆ چاو لە حقیقەتی ماف و دەنگی خەڵکت کرد ئەبینی نەتیجەیەکی فاشلێت بەدەستەکەوە خۆ قابلە یەکێتی نیشتیمانی پێش هەموو شتێ حیزبێکی سیاسیە و سیاسەتەکە و بەرژەوەندی هەیە وحقيتي هي بناتواني نو حق لا يش حزب بسنينوا شلون بزوتنوي قوران يا شلون كومالي اسلامي يا قلتو اسلامي كردستان حزب سياستكن بلام اما ما يم حلسنغانيشي واقعا نبكين كاكا اويك لا هريمي كردستان اغوزري بناوي بروسي هالبجاردنوا قال تجاريشي برفراوان كراوه بدنجي خلقي بونمونه 240,000 دنگ هيناوا ك كادركت بيبچي بيبا بارزغاي سليماني لسرو أوشوا تشاول خود داخي بناوي مصالحي اجتماعي ولقل هيزك كآمادنية دا ساودا سيدا صلاتك ينيت ايكي بسروشي انجمني بارزغاي سليماني كرزدار كهوال ابو بكر ناس عالم لشوي دنيا بوا صالح من ابن بسروشي انجمني بارزغاي سليماني دواي صالحك من بجيلم توبي اما قالت جاريه خوي بزوتنوي قوران علي بجاردوا هيج كسي كياري بي نكردوا او اما لاعبي باجنيه دنگ درچي لسره براستي ماني خلشي كردستان اوي لسره دنگي بم حركه ياوا دنگي دياتي تشيد بليبكا دنگي ياوتتي او هنتا بيشوا تو يك لاعبي باجنيت ويتناو حلبة ياريكوا بيكم ضربة قاضية أتخن دواييت باساو ايني تو بو كومالشتي بيبنما اما براسي لاستويتشيا اوي كبسر ام شارع هاتوا براستي جيغاي لنجيه دوات تغسل لكن حزناكي فعلا جميشي باشتان نكر وياريزاني باشي نبون فرمو كم يكاتم بيتم ما بوردي يعني لسر خالقان بوستم طبعا بزوتنەوەی گۆڕان هێزی دووەمە لەسەر ئاسی هەرێمی کوردستان سەبارەت بۆی کە کاگنهڕۆڵێ بڵین یاریزانێکی باش نەبووە و نەیتوانیوە لەگەڵ دۆخەکەیە توانێ ئەو یاریە سیاسی بکە من ڕەنگە دیوەکەی تری ببینم ڕەنگە ئەو دیوەی ببینم من ئەو دیوەیە بینم کە بیرمان نەچێت بزوتنەوەی گۆڕان مامەڵە لەگەڵ دوو هێزاکە ئەم هێزانە هێشتا لە چوارچێوەی عەقڵی خێڵەکی دەرنەچوون
هێشتا بنەماڵە کۆی جونگە ئەساسیەکانی مۆنۆپۆل کردوانێ لا ئەم دوو بەیەکێتی نیشتیمانی ڕێکەوتنی چاکردنی سیستەمی سیاسیتان لەگەڵ بەڵێ ئەجا ئەمە مەبەسی لە پشتەوە من ئەگەڕەمە بۆ قسەکەی کاگناڕۆ دیارە یەکێ لە وتە بە هێزەکان کاگنۆشیلان ئەو بکەڵێ عیبرەت لە جێبەجێکردنە ڕاستەکات ڕەنگە دیوێکی مەسەلەکە خۆی هەست بکە کە ئەم هێزێک هەیە سەرجەم کە ئەساسیەکانی ئەم حیزبەی داگیر کردووە بڕوای بەدەساودەستی دەسەڵات نییە بە دەرلەوەی لەسەری ئەلام کە قسە ئەکات ئەمە ئەزانین ئەزانێ ئەم هێزێک هەیە کە هەوڵیان بۆ پۆستی کوڕ و کچەکانی خۆیانە و بیانێ پۆست ئینکەن و بیرەنەوت هەبێ و کۆمپانیا و زەبەلاح و ئەم جۆرەشتانە هەبێ دیارە کاگنۆشیلان خۆی لەناوام حیزبا و بێ ئەزانێ مەقلەتێم حیزبەش جوانە بەڵام بیرمان نەچێ ئەم دوو هێزە بە پارتی دیموکراتی کوردستان و بە یەکێتی نیشتیمانی کوردستان و وەرە چەک و پارەی لێ بسەنە 15 کەسی بەدەورەوە نامێنێت ئەمە ینی بزوتنەوەی گۆڕان حقیقەتێکی زانیوە کە چەک و پارە لای ئەم دوانەیە ینی من ئەمێ لێرە لەسەر قاڵێ بۆستم ئەگەر ئێستا بزوتنەوەی گۆڕان یعلانی هێزی چەگاری بکات بەخۆ بەخش ئەتوانم بڵێم پارتی و یەکێتی چەندیانەیە بزوتنەوەی گۆڕان ئەو نیلێکەوە بێتەوە بەڵام گۆڕان بۆ ئەمە ناکە ئێمە ئەمانوێت جۆرێک لە مۆدیلێکی نوێی سیاسی پێشکەش بکەین کە دوور لە چەک ئەمانەوێت لە ڕێی ئەوەی لە بزوتنەوەی گۆڕانێکە هێزی چەکدار دروستکە خەڵک چاوەڕێی لە بزوتنەوەی گۆڕان کە گەمە و یاریش جوان بکە بەڵێ ئەجان تێگەم خەڵک دەنجی پیاوی فعلا خەڵک دەنجی پیاوین بەڵام بیرمان نەچێ ئێمە لەگەڵ ئەم هێزانەیە مامەڵاکەین و لە دەرەوەی ئەم هێزانە ئەو حیزبانەی تر بەڕاستی بای ئەوە جەریء نەبوون هەندێکیان ینی بیرمان نەچێ ژمارە 13 زۆرترە لە 12 کاتێک تۆ بە حەق بە یاسا بە دەنگی خەڵک کە ڕێزی لێ ناگریت دەبێت پارێزگاری سلێمانی لای بزوتنەوەی گۆڕان بێت جا بۆچی 2 ساڵ بە 2 ساڵ کە من لە قاموسی سیاسی و کارژێڕی هیچ وڵاتێکە ئەمە نبینە مەگەر زۆر وڵاتی دواکەوتو بێ فعلا ئەمە خاڵێکە قسەیە بێ لەسەر بکەین ئەنجا ئەگەڕێمەوە بۆ ئەوەی کە بۆچی ئەم ڕێکەوتنەکرا ئەوە ڕێکەوتنەکە کرا بە ئامانجەوەی کە وەکو ڕوونم کردو جۆرێک لە باشترکردنی ژیان و گوزەرانی خەڵک جۆرێک لە گۆڕانکاری لە تەوازنی سیاسی و ڕاستکردنەوەی ئەو کایە بەڵام ئەومان نەبینی مامۆستا بەرهەم ئەم تەوازونە بەوە نەدەبووەکو کەکردن بە پرسیاریش لە کاک پێشڕۆ بەڵام وڵامەکەم بە دروستی دەست نەکەوت بەوەی کە دەبووایە بەڕاشکاوی کە هەڵوەستان بووە لە بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان و تێتان بگەیاندایە کە ئەمە خۆی لە ڕاستیدا بزوتنەوەی گۆڕان هەڵوێستی هەبووە باجەکەشی یاوە و ئەگەر سەرۆکی پەرلەمانی دەرکراوە باسم لەوە کرد کە هێزی دووەمە خۆ ئەگەر بزوتنەوەی گۆڕان پشکاتە کۆمەڵێ مەسلحەت و دەنجی خەڵکو و ئەوەی کە ئیشی لەسەرکات ئەو خێڵە گشتانی ئیشی لەسەرکات ئەتوانێت لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە دابنیشە و تەنەزولە لەم و تەنەزولە لەو پێویستی بە ناوەنجیریە چێت هیچ حیزبێکی تریش نییە ئەمە واقعەکە بەڵام بزوتنەوەی گۆڕان دەوێت لە ڕێی خەباتێکی نوێی سیاسی مۆدلێکی سیاسی ئەم کارە بکات سەبارەت بە قسەکەی کاکە کە لە هەولێرەوە لەگەڵمانە من ڕێز و خۆشەویستیم بۆ هەیە ینی بەڕاستی کە باز لە پرۆژەی یەکێتیەکە باز لە نەخشە ڕێگا ئەکات ئەمە بابەتێکی ئەعلامی و هیچی تر ینی خۆڵکردنە چاوی خەڵکە ئەتوانم بڵم جۆرێک لە گەوجانی خەڵکە ینی تۆ پرۆژە و پێی ڕووی بۆ لای پارتی دیموکراتی کوردستان بەڵام لەو سەرەوە ئەبی بە پەیامنێری ئەو بە پرۆژەی ئەوە یەیتۆ داوای گۆڕانکاری لە کۆبوونی ئەم جارە باز لەوە کرا لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکات کە پابند نەبێ بەو ڕێکەوتنی کە لەگەڵ بزوتنەوەی گۆڕانکاری دێت کاکەجان من حەزەکەم بابەتێک هەیە ڕوونی بکەمەوە دوو شت هەیە لێ کۆمەڵ ئەندام مەکتەبی سیاسی کۆمەڵ بەرژەوەندی اقتصادیان ئەو بەرژەوەندیە کەم نییە بۆ ئەوانە ئەم ئەقلێتانە هەتا لەسەرەوەی دەسەڵات مەکتەب سیاسی بۆ نمونە ئەگەر بەیانی هەڵبژاردنێ کرێت ناوێچێتە مادام پارە و توانە مادیەکە لایەتی دیسانەوە دەنگ ئەکڕێتەوەوانە دیسانەوە بە پارە ئەمانە ئەمێنەوە ئەبێ عقلێکی نوێ بێت کە خیتابێکی نوێی پێ بێ لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ئەمە بەدی ناکرێت ینی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمازانی هێزێکە خاوەنی ڕووبارێ لە خوێنە هێزێکە کاریگەری هەبوو لە ساحی کوردیا لە ڕابردوودا لە ئێستادا بەڵام ئەم هێزە وردە لە خیتابەکەی خۆی دوورەکەوێتەوە هێزەکە پێی دەوترێت سۆشیال دیموکرات و تەنانەت کادرەکانی خۆیان لەگەڵ واقعیانن کادرەکانی خۆیان بێزارن ینی جای ئەعلام تۆ قساکە ینی کادرەکەی خۆیان لەو بێدەسەڵاتیە کە ئەتوانم ناوی بنێم لە سیح و زەیرانەوە یەکێتی کردی بە چەپڵەلەیان 2 ساڵیان بۆ سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان دروست کردو ئەمە هەنگاوی یەکەمی شکستی ئەو حیزبە بوو لە ڕاستیدا کە ناویان نابۆی وەزعەکە لە قەیران ئەمانە کۆمەڵی خاڵن کە دواتریش قسەی لەسەرەکەین کاک پێشڕەو کەواتە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەمبەر ئەوەی کە ئێستا ئەم ڕێکەوتنە کارانیە لە ماوەی ئەم ساڵەدا لە ژێر پرسیاردا بیریشمان نەچێکە لەگەڵ ئیمزاکرانی ڕێکەوتنەکە
ئەندام مەکتب سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان هەبوو باناوەکەی بڵێ بەڕێز کاک مەلا بەختیار کە بە جۆرە لە جۆرەکان هاوسۆز یان تەفاهم نەبوو لەگەڵ ئەو ڕێککەوتنە و دەشێ ینی بگەڕێنەوە بۆ ئەرشیف و قسەکانی ئەو بەڕێزەش ینی بە بەڵگە بهێنینەوە و تەنانەت لە ئێستاشدا ینی من لەم ڕۆژانە مەقالەیەش کاک ئارام حەمەیمینە ئەگەر بە هەڵەدا نەچم ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم بەڕێزەش نسویەتی کە ئەو هەر لە سەرەتای ئیمزاکانی ئەو ڕێککەوتن نامەیە لە کۆبنەوەی بەرفراوانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سەراحەت گوتوویەتی کە ئەم ڕێککەوتن نامەیە بۆ لێدانە لە باڵێک لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان کەواتە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسە بە قسەی هەندێک بێ هەڵبەت ئەمە پرسیارە. کاکە برا بەر لەوەی وڵامی پرسیارەکەت دەمەوە کەمێک کاتم پێ بدە بۆ ئەوەی هەندێک ڕاستی پیشان بدەین بۆی کۆمەڵانی خەڵکۆ لەیان ڕوون بیتن. فەرموو. دیارە نوێنە کاندیدەکەی بزوتنەوەی گۆڕانە کە زۆرترین دەنجی لە سنووری پارێزگای سلێمانی هێنا ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان نییە ئێستا ڕێگرە لەوەی پۆستی پارێزگار وەربگری بەڵکەوە خودی بزوتنەوەی گۆڕان ڕێگرا تەنانەت لە کۆبنەوەی دوێنێ چەند ڕۆژی ڕابردووی هاوبەشی نێوان یەکێتی و گۆڕانە ڕوون پێیان وتون بەڵام ئەو گۆڕانە ناهێنی لەژێر پاساوی ئەوەی گوایە نانەوەی مەرسومی سەرۆکایەتی مەسعود بارزانی دەربکاتن کە ئەوان اعتراف پێ ناکەن بەڵام گریمان ئێوە قبول ناکەن مەرسومەکەی دەربچی بەڵام ئەی بۆ دواتر نوێنەراتەکەی ئێوە لە سکرتارێتی یەکێتی مامۆسایانی کوردستان دەستی بەشداری کۆبنەوەکەی کاک مەسعود دەکا وەکو سەرۆکی هەرێم ڕوونتر لەمە ئەی بۆ لە هەولێر کاتە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دروست دەبێت نوێنەرەکانی ئێوە سەهمەکەی ئێوە لە ناو کۆمیسیۆنەکەیە بە مەرسومی کاک مەسعود بارزانیە دەردەچن بۆیە واز لەم بانەک و دوو هەوایە بینین ناکرێ من لە سنووری بەلەدەی شارەوانی لە سنووری شارەوانی سلێمانیە برێم ئەمەم قبول نییە بەڵام کاتێک دەرچم ئەمەم قبوڵە ئەم نامەوێ بەرتەسک بیرکەمەوە لە سنووری بەلەدەی یەک شارە بەڵکو دەمەوێت بەرفراوان لە هەموو کوردستانە بیر بکەمەوە چونکە ئێستا کۆمەڵانی خەڵکی کوردستانە زۆر لەوە بە ئاگاترن تێدەگەن لە سلێمانی چۆن کارەکان دەڕوا تێژدەگەن لە هەولێر کارەکان چۆن دەڕوا ئەمە یەک دووشیانەوە ڕاستە ئێستا فراکسیۆن گۆڕانە لە پەرلەمانی هەرێمی کوردستانە دومین فراکسیۆنە لە بەرژمارەی کورسەکانەوە بەڵام لە بیرمان نەچی لە دوای ئەمەوە دوو هەڵبژاردن کرایە ئەم دوو هەڵبژاردنە دەردەخا هێزی دۆم لە هەرێمی کوردستان بریتی نییە لە بزوتنەوەی گۆڕانە بەڵکو بریتە لە یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەمە هەم لە پەرلەمانی عێراق هەمیش لە فراکسیۆنی لە سنووری پارێزگای سلێمانیەوە بە جێرەی مادەی سێ و چاری کە ئەم ساڵ لە ماوەی ڕابردوو ئینتیخاباتی ئەنجومەنی پارێزگاکانی لەسەر سازکرا لەوێەوە دەڵێ حیزبی براوە و حیزبەیە کە نیوە زیاتر بێنێت پێم خۆشە هەواڵی ئازیزە بچی قانونەکەش بخوێنتەوە ڕاستە بزوتنەوەی گۆڕان لەوێندا دەنجی زیاتری هینا لە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام نە بزوتنەوەی گۆڕان براوەی پارێزگای سلێمانی بوو بە جێرەی قانونی سێ و چاری هەڵبژاردن کە لەسەری ڕۆیش نە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو چۆنیش پارتی دیموکراتی کوردستان براوەی قانونەکە نەبوو لە هەولێر بەڵکو دەنجی زیاتری هینا بۆیە حەق ئەو ڕوونکردنەوانە لە پەرچاوی هەموو لایەکۆ ڕوونبی ئەمە ملانێ و تەکەتوری ناوخۆی بزوتنەوەی گۆڕانە ڕێگا بۆەوە نادات ئەم ببتەوە کاندید ئەمیش نەبێتەوە کاندید من دەمەوێت بەڵگەیەک ئیشارە پێ بدەم ئەمە ڕۆژنامەی ئاژانسە لە سەی مانگۆ دەرچووە لە سەی مانگۆ ئیشارە بە قسەی کاک ئاواتی شێخ جەناب دەدات یعنی ڕێک ڕۆژێک دوای دەست دەکارچشانەوەی کاک سەردارە لەوێ و پێم وتونە ئەو خۆی لەو ڕۆژنامەیە باسی لەوە دەکا ژمارە سەیە لە ژمارە 38 لە سەی ماگۆ دەرچووە ڕێک ڕۆخۆی باس لەوە دەکا باس دەرێ من بە جڤاتی نیشتیمانیم گوتیە بۆ ماوەی کەم هەفتەیەک تا 2 ڕۆژ بەر دەست دەکارچشانەوەی کاک سەردارە پێم وتونە ئەگەر ئەمە بکەین نێوانی مە و یەکێتی و گۆڕانە ڕۆ و ئالۆزی دەڕوا کەواتە ئەم دەست دەکار کێشانەوەیە ئەمە بریتیە لە ململانەی ناوخۆی بزوتنەوەی گۆڕانە نەک ئەوانی ترەوە ئەگە ورجیش بینەوە لە فرێس کۆنفرانسەکەی کاک سەردارە لەوێن دەرەوە ڕوون قسە لەسەرەوە دەکات دەرێمێن بە کۆمەڵێک پاساوەوە کە وازم لێوەینە بنمونە مادەنیە بەنمونە پارەنیە بەڵام پرسیار لێرە ئەوەیە
بزوتنەوەی گۆڕان ئەمانە کێشەی نیشتیمانین لە چارچەوەی حکومەتە نیشتیمانیەکان ئەمە وەزارەتی ناوخۆ نایخینتەوە ئەمە وەزارەتی ناوخۆیە ئاسانکاری بۆ ناکە ئەمە حکومەتە ئاسانکاری بۆ ناکە بەڵام پرسیار لێرە ئەوەیە بزوتنەوەی گۆڕان بوو لە حکومەتە نیشتیمانیەکە ناکشێتەوە لە حکومەتە خۆجەیەکەی سلێمانی دەکشێتەوە هەموو ئەوانە پرسیارن هەموو ئەوانە پرسیارن کە ئێستا لەگە خودی ناوقیادێ بزوتنەوەی گۆڕانی شەڕێی جیاوازی تێدایە من تێدەگەم ڕەوتی گەنجەکانی ناوبزوتنەوەی گۆڕانە چۆن بیر دەکەنەوە تێش دەگەم لای هەمووشمانەوە ڕوونە جوامێرەکانیان چۆن بیر دەکەنەوە بۆیە من پێم وایە ئەمە ئێستا ڕوودەدا کە دەست پێشخەرەکەی بەداخۆ دێڵێن بزوتنەوەی گۆڕانە پێشهاتی تری تێدا دەبیت لە دوای خۆیەوە کۆمەڵک دەرهاوێشە دروست دەکە کە مای خوێندنەمەن ئەمە یەک دووشیانەوە باشە بۆ جێبەجێکردن نەبێت کاتێک فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراقا لەگە فراکسیۆنی گۆڕانە لە پەرلەمانی عێراقا کۆمەڵک کاری هاوبەش دەکەن بۆ دەستکەوت نەبێت کاتێک فراکسیۆنی یەکێتی لەگە فراکسیۆنی گۆڕانە لە ئەنجومەنی پارێزگای هەولێر لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆمەڵک کار دەکەن بۆ دەستکەوت نەبێت کاتێک ئاڵوگۆڕی ژمارەیەک پۆست لەسەر ئاسی پارێزگا لەسەر ئاسی قایم مەقام لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتی ئەنجام نەدرێت بۆ دەستکەوت نەبی دروستکردنی ئارامیەکی سیاسی ئابووری لە مەنتیقەیەکی بەرفراوانی وەکو سلێمانی دروستکرا هەموو ئەوانە دەستکەوتی ئیتفاقیەکان بەڵام ئەوە حەز دەکەن ویستی خۆشاردنەوە یان خۆدزینەوەیە من تێدەگەین لای هەمووشمانەوە معلومە خۆ ئامادەکاریە بۆ پرۆسی ئینتیخاباتی داهاتووە بۆی بچنەوە نەغمە ئۆپۆزیسیۆنەکە وەربگرن زۆر چاکە زۆر چاکە لێرە شۆ من دەمەوێت شتێک باز بکەم بینیشمان وەکو ڕوونکردنەوە ئەو کاتێکە وەزیری پێشمەرگە بەداخەوە کە لا بزوتنەوەی گۆڕان بوو بەر لەوەی لەلایەن پارتی و ڕێگری لێ بکرێت و دوور بخرێنەوە لە وەزارەتەکەەوە بینیشمان کۆمەڵە کاری کرد بۆ دروستکردنی هێزی سەگدار و ئەوانە زۆر چاکە زۆر چاکە کاک پێشەوە کاتی باشم پێتدا زۆر چاکە زۆر چاکە کاک پێشەوە دواتر دەگەڕێمە وڵات بە تاکید ئینشاڵڵا زۆر چاکە سواس دەکەم کاک نەهرۆ ئەم ڕێکەوتنە ئەگەر بە شێوەیەشی فەرمیش جاری هەڵوەشێنراونەوە ئیلغاکردنەوەشی نەدرابێ بەڵام لەسەر ئەرزی واقعی هەموو کەس دەزانێت کە لە دواهمین هەناسە داندایە ئەگەر ئەم ڕێکەوتنە بەفیعلین تەواو ئێڵغاکراوە ئێمە باخسە لەسەر ئایندەی ئەم ناوچەیە بکەین ئەو ناوچەیە کە لە دەرەوەی پارتی دیموکراتی کوردستانە ئایندەی ئەم ناوچەیە چۆن دەبێت بە تایبەتی کە تەوەقوع دەکرێت جاریش کەس سەر لە نوێ چشمە ململانی سیاسی لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستاندا سەر هەڵبڵاتەوە وڵا کاک شۆڕژەوەیەکێکە لە شیکاریەکان ئەتوانم بڵم هەموو شیکاریەکە نییە بەڵام کێشەکە لێرە کارکتەرەکانە یعنی ئێستا یەک علامەتی گەورەی ئیستیفهام لەسەر بزوتنەوەی گۆڕان خودی خۆیەتی یعنی من ئێستا بۆ ئەوەندە تەرکیز لەسەر بزوتنەوەی گۆڕانە لە کاتێکدا بەشێکی ئەخردەی ئێستا باس لە چێک معادلەکەی لە ڕووی سیاسیەوە کاتێکە ناحەی سیاسیەکە ئەخوێنینەوە دوو هێزی مسەلڵات هەن لە کوردستانە ماوەی 26 ساڵە هەموو جوگەکانی حیاتی کوردستانیان بەدەستەوە کاویش لە دوو حیزباکۆ بۆتەوە لە زۆنی ئێمە لە دوای ئەو گۆڕانکاریانە بزوتەوەی گۆڕان زۆرتر هاتۆتە پێشەوە بە حکمی چی بە حکمی دەنگ بە حکمی ئەو بەرنامانە ئێستا کێشەکە لەسەر بزوتەوەی گۆڕانە ئەوەی بەشێک لەوەی کەوا ئەم بۆ دۆخەی دروست کردو بزوتەوەی گۆڕانە کە لەسەر مافی خەڵک بێدەنگ بووە بۆ نمونە باشترین نمونە سیناریویەک لەناو ئەنجومەنی پارێزگای سلێمانیە کە ئەتوانم بڵێم زۆر عیبە بۆ شاری سلێمانی گەورەترین گەلە کۆمەکەیەک دروست بکرێ ئەویش مەسەلەی قەزەی کاک ئەکرەم شەریف و ئەوانە کامە ململانی حیزبیەکە و کابرا حیزبە کەیفی خۆیەتی ینی هەموو حیزبێک ئازادە چۆن هینەکە بەڵام بزوتنەوەی گۆڕان لەبەرەوەی ئەتیفاقی لەگەڵێکێتیە هەیە چاو ئەبەخشێ چاو داخات و ئەو کاندیدەی کە ئێوێ بارزیکە لەناو ئەنجومەنی و پارێزگای سلێمانیا بە زۆرینەی دەنگ ئەکرێ بە چی ئەکرێ بە لە کاتێکا دادگای سلێمانی لە 2011 پارە ئەی سلمێنێ کە حەقڕەوایی بە کاک ئەکرەم شەریفە خۆمە بابەتێکە من هینم کردووە مە بابەتێکی هەواڵیە بزوتنەوەی گۆڕان کێشەکە لەوایە کاتێکە خۆی ئەگونجێنێ لەگەڵ هەر لایەنێکە ئەمە ئێمە پرسیاری لەسەر بەس بزوتنەوەی گۆڕان مافی خۆی نییە خۆی بگونجێنێ بە تایبەتی بەڵام تۆ مافی خەڵک ئەوەی کە دەکەوێتە کێشە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئەم باشەکە لەگەڵ پارتیا دەکرێت بزوتنەوەی گۆڕان لەسەر من حەزەکەم ئاستێک لە شەڕدابێ نا باسی لێرە شەڕ نییە ململانەی سیاسیە مێژووی ئەم دوو حیزب هێزە سیاسی بخوێنەوانێ ئانی یەکێتی و پارتی
مێژۆکان بزانە ینی دڵنیاشم شارەزای ئەنجا تۆ وەرە لەگەڵ ئەم مێژوەیە باشە سیرا بکە هەرمەلانەوەی گۆڕان خۆی ئەم مێژوەی پێش چاوی خۆی داخستۆ لە بەرامبەریە بۆ نمونە باشترین نمونایەنینەوە نمونایەنینەوە باشە بە بزوتەوەی گۆڕان ئەڵێم کە سەرمەشقی معارەزەیە و دوو لایەنیشی لەگەڵا بوو کوا شەش پاکێجەکەتان چی بەسەراو کە تۆ لە وڵاتێکا بی گوێی لە نەگیرێەوە جێبەجێ نەکرێەوە پشتی کاکەەوە هێزێکی سیاسی و یەکێتی پشتی کردە پاکێژی خۆی تۆ تەرحەکانی پارتیێنێتۆ بۆ بزوتنەوەی گۆڕان کاتەی بزوتنەوەی گۆڕان کە وەزعی لەگەڵ پارتیا لە ڕووی سیاسیەوە باش بوو کاتوانم بڵێم زۆرترین کات ڕێخەری بزوتنەوەی گۆڕان زۆرترین سەردانی سەری ڕەشی کرد ئەو کاتە هێمنیەکی تەواو هەبوو لە بینی پارتی و گۆڕانە کە من بە مافی خۆی ئەزانم خۆشکە هیچ لێلایەنێک ئێمە نابێ بە چاوی شەیتان سێری یەکتریکەین بەڵام ئێمە باز لە مەساڵحی خەڵکەکەین ئەوەی کە ئەمڕۆ ئەم حیزبە قەیراناویانە کێشەی قەیرانێکی دروستکراویان بۆ خاستن لە پارێزگای سلێمانی دروست کردووە بۆ نمونە تۆ پەیامێکی لە ئینتیخاباتە بە خەڵک داوە کاکی جان باشترین بەیاننامە کە بزوتەوەی گۆڕان لە مێژووی سیاسی خۆی دەری کرد لە 29 یەکە کە حوت خاڵ بوو چی بەسەراو ئەمەمە بۆ چۆ ڕۆی بۆ جێبەجێ نەکرا بۆ جێبەجێ نەکرا بۆ نەهاتیتەوە بە خەڵک بۆ نمونە بۆ نەهاتیتەوە بە دەنگدەر بڵێ بە خەڵکی جەماوەرەکەی خۆت بڵێ کە وەفایان هەبووە بەرامبەرت ئێوە بەرپرسیارن لە مەیوسکردنی خەڵک لە ئینتیخابات ئەمەیە کێشەکە تۆ یەک ئێستا دێ ئەتەوێ هەمان سیناریۆدا ڕێژیتەوە ئەمەی کە لە 2011 بۆ چۆتە سەر ئێستا بۆ ناچێتە سەر خەڵک ئێستا وشیارە یعنی ئێستا بۆ نمونە بتێونەتەوێ من گرنتی دێمێ هەچی هەڵبژاردن ئەکرێ لەم زۆنە غەیری یەکێتی واز نایەنێ یەکێتی نەهاتووە بۆی بڕوە یەکێتی ئەوێ بمێنێتەوە تا ئەو ڕۆژە تا قیامەتە بەڵام بە ناوی دیموکراسی و کۆمەڵێک بابەتەوە مکیاجکردنی ئەوزاعەکان ئەتوانم یاریکەرێکی باشە سیاسیەکی باشە ئەتوانێت توانای هەرخەڵەتانی هەیە و خەڵکەکەش زینەیەکە لێ یەکڕێ یعنی معقولە ئەویش لە لای زۆنی پارتی هەتا ماوە من گرنتیتانە ئێمێ یەکێتی نیشتیمانی کوردستان واز لە یەک پۆزنانێ کاک شۆڕش بزوتەوەی گۆڕان ڕایەگەیەنێ 800 پۆست لە ئیداری سلێمانیا هەبووە ئێمە چەند پۆستمان وەرگرتووە بوو بزوتنەوەی گۆڕان خۆیان ئەڵێن 29 پۆستمان وەرگرتووە کە ئاخریان پۆستێکی زۆر عەجایبە یعنی خۆشیان ئەڵێن لە ڕووی قانونیەوە قانون زانەکان ئەڵێن لە بریدانانی پارێزگار شتیوانیە ئێستا بۆ نمونە هەموو شتێک وەکیل هەیە ئەنی جێگرەوەیکی هەیە ینی لەینە لە بری پارێزگار پۆشەکەی سەردار خۆڵقانەوە بزوتنەوەی گۆڕان بەڵامش قوبڵتان کردووە بۆ دەسەلمێنم کە پەیامەکەی خۆم بگەێنم کاک سەردار لە ئاخرین هینیا توانای سەرفکردنی تەنها 1 ملیۆن دینار لە پارەی سلێمانی هەبووە لە کاتێکە بزوتنەوەی گۆڕان کە غاڵب لە ئەنجومەنی پارێزگا ئەڵێ داهاتی سلێمانی 90 ملیار دینارە ئەندامەکەی یەکێتی لە ئەنجومەن ئەڵێ 20 باشە یعنی تۆ سەرنج بە یعنی تۆ بزوتنەوەی گۆڕان خۆی باش لەمانە تێگە کاکە گیان بزوتەوەی گۆڕان لە ناو ناخنی یەکێتیەوە هاتووە تۆ ئەخ ناکرێ ئەمە ئێستا ئەوەی ئەگەر جارێک بۆ یەکێتی حسابی بۆ بکرێ بێ دوو جار بۆ گۆڕانی بکەیت کێشەکە کارکتەری گۆڕانە کە نازانێ سیاسیەکی ئەتوانم بڵێم محکەم نییە و بێدەنگە لە بەرامبەر ئەو زوڵم و زۆرەی کە بەسەر دەنگدەرەکانی شیاوە زۆر چاکە ئەگەر باڵک لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان تۆمەتبار بێ بە قسەی هەندێک بەوەی کە لە ژێر فشاری پارتی یان لە سێبەری پارتی دیموکراتی کوردستاندا ئیشی بۆ ئەوە کردبێت کە ئەم ڕێکەوتنە کارانە بێ هەمان تۆمەت لەسەر بزوتنەوەی گۆڕانیشەیە ئەم تۆمەتە لەلایەن بەشە لە کەوادری یەکێتی دەگوترێت کە باڵک لە ناو بزوتنەوەی گۆڕان هەیە متحمزنی نەبوو لە ڕابردووە بۆ جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنامەیە جەنابێ هەر لە چوارچەوەی ئەو ئینان خاڵانەیەمەوە کە کاکەش لە هەولێرەوە قسەی کرد جارێ شتێک نییە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان بێ ئەمە کە گۆڕان مامەڵەی لەگەڵاکە
کشانەوە بابەتێکی ترە من باز لە ناوخنی ئەم حکومەتاکەم کاگناڕۆ ئیجازە دوو کۆمپانیا هەیە کە یەکیان پێوترێ کۆمپانیای پارتیەکیان پێوترێ کۆمپانیای یەکێتی هەر بەم مۆسەڵە ئەی بۆ چەند ڕێکوتنامێ لەگەڵاکە کاکە من سەرەتا ئاماژەم پێەیە دوو اختیار هەیە یا تۆ ئەدەبێ یا ئەبێ خەباتێکی سیاسی مۆدێلێکی سیاسی نوێ هەوڵبەی گۆڕانکاری لە ڕێی کاکە ئەمە بە زۆر نییە دوو خاڵەیە یا ئەبێ لە ڕێی دەنجی خەڵکەوە تۆ گۆڕانکاری لە سیستەماکەی کە پارتی وێکێتی ڕێزی لە ناگرن یا ئەوە تا بێت لە ڕێی چەکەوە تۆ قبولتە بەیانی بزوتنەوەی گۆڕان بەهێزی چەگاری ئەمە یەکلاکاتەوە خۆ تۆ کاکە ئێمە لە شەرقی ئەوسەتا ئاژین لە کوردستانە ئاژین کۆمەڵگەیەکی خێڵە چییە کاکە خەڵکە دەنگی بە مۆدێر نەداوە بە دەنگی بە بزوتنەوەی گۆڕانەوە لەسەر ئەساسی بێشەکەی بەڵێ وەختی چەک نەماوە تازە فەوج و نازانم چی بۆ ئەم شخصێت و ئەو شخصێ دەکرێتەوە کاکە ئەم ئەقلەتانەی بزوتنەوەی گۆڕان مامەڵی لەگەڵا بۆ ناکشێنەوە ئەگەر بەکشانەوە بێ لە حکومەتی هەریان باشە ئەگەر دۆخەکە چارەسەر بێ بەیانی زووتر نیە خۆ بزوتنەوەی گۆڕانەکەشەکەتان چارەسەر چارەسەرەکە لای ئێمە نییە قوت و بژێوی خەڵک لای یەکێتی و پارتی لە ڕاستیدا من حەزەکەم ئەو حقەتە بزانن یعنی ئەم دوو کۆمپانیایە لەناو لەژێر ناوی حکومەتی هەرێمە کارەکانیان بەڕێەکەن ئەجینا کە کاتێک بۆ نمونە ئەم ڕێکەوتنە هەنگاونانێ بەرەو پێشەوانێ تۆ مەساڵحێک لەگەڵ پارتیە هەیە ینی ئەڵێ لە برادێکیان پرسیێمەوە زۆر بازەکرێ تۆ خورما ئەخۆی یا مێوش ئەڵێ خورمش ئێستا یەکێتی لەو دۆخەیە کاکە لەو دۆخەیە ئەوێ لەگەڵ پارتیشا بێ مەسلحەتەکەی نەفەوتی ئەوێ لێرەشەوە بزوتنەوەی گۆڕان وانە کاکە ڕێگری بێ بۆ کارەکانی کە ئەمە گۆڕانی ئێستا لەگەڵ یەکێتی هەر خورمژەکەی نه خورمژ نییە کاکەجان بزوتنەوەی گۆڕان پێم بڵە دەسەڵاتەکانی لەکوێدایە ئێستا خۆ تۆ خۆ دەسا باسی دەسەڵاتی پارێزگاری سلێمانی زۆر چاکە وڵامی پرسیارەکەی ئەگەر باڵک لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو بەڕێزت باسی لێوە دەکەی لەبەر بەرژەوەندی اقتصادی دژی ئەم ڕێکەوتنە بێ باڵێکیش لە ناو بزوتنەوەی گۆڕان هەیە بە قسەی یەکێتی بێ دژی ئەم ئەم باڵە بۆ ئەجامن ئەوە بۆ ڕوونکەمەوە جارێ لەناو بزوتنەوەی گۆڕانە باڵ و تەکەتول نییە مرکزیت هەیە ئەمە من دڵنیا دەکەم لەمە بەڵام ئەمەی کە دیعاکرێ باڵ هەیە و تەکەتول هەیە لەناو بزوتنەوەی گۆڕانە ئەمە بۆ داپۆشینی ئەو وەزع شڵۆق و نالەبار و نازام چی پێڵن کە لە ناو یەکێتی هەیە ئەمە خەتێک لە ناو یەکێتی ئەمە دروست دەکەن کە هەر من نیم باڵم هەیە جاران ئەوە ئەمە چەند باڵێکمانەیە و یەک دەنووچین بەڵام دەرکەوە ژنۆ دەنووشان هەیە من ئەمە قسە لەسەرەوە بکەم ئەڵێت کاکە لە هەولێر ئەڵێت پاساوی بزوتنەوەی گۆڕان بۆی کە محافظ دکتۆر هەڤاڵ دانەدێ ئەوەیە کە مەسعود بەرزانی اعترافی پێ ئەوانی اعترافی عادی ئێمە اعترافی پێ ناکەین بە دیوەکەی تری عنی خۆیان اعترافی پێەکەن ئەوە مە اعترافی باش جوانی کرد ئەم بەرابەر ڕێزە کە خۆیان اعترافی پێەکەن وەلەسی حوزەیرانەوە ئەو بەڵێن ئەو بەیعەتیان پێدا وێساشر بەیعەتی پێێنەوە باز لەوە ئاکا کاک شۆڕش ئەڵێ سکرتارێتی یەکێتی مامۆسایان کە خۆی ناوێنە مامۆسایانی گۆڕان بۆچی سەردانی بەناوی سەرۆکایەتیەرەوە سەردان ناکرد باو هەڵەیەشی لێرەوە بۆ ڕاستکەمەوە تەنیا مامۆسایان کە نەچون سەردانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کەن مامۆسایانی بزوتنەوەی گۆڕان بوو سەرجەم حیزبەکانی تور سەردانی مەسعود بەرزانیان کرد و سەرۆکی هەیە جار قسەم پێمە بڕات بۆ ئەوەی زانیاری لابێت ئەوەی زانیاریاییتە هەڵە بوو کاکە ئەنجا با بێمەوە سەر بابەتێکی تر باسی لاوە کرد بۆچی ئێوە باس لەو هەماهەنگێ ناکەن کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەیە کاکەم خۆڵ مەکەنە چاوی خەڵک یەکێتی خۆی بە خاوەنی پرۆژەیە گەزانی کە پێوتە یاسای بودجا و حکومەتی هەرێمی کوردستانی مولزەمە کرد کە ئەگەر جێبەجێ نەکە بتوانین لە دادگای فیدرالی شکات کرێ و خۆی بە سەرمەش قەزانی بەڵام دواتر تیمی حکومەتی هەرێمی کوردستان ڕەبزی کرد یعنی ڕێزی لە بڕیاری ئەندام پەرلەمانەکانی خۆی نەگرت یەکی لەوانە بەڕێز ئاڵا تاڵەبانی و کۆنگرەی ڕۆژنامەوانیان کرد و وتیان یاسایەکی ئاوا لەو شێوەمانێ ئەمە کەواتە خۆیانن ئەم تەکەتولەی ناو یەکێتیە خۆ نایڵن هەنگاوەکانی ئەمە بچێتە پێشەوە بۆیە ئێستاش کاکە کە باسی ئەوەکە چێ خەڵکی بێهیوا کرد بەڕاستی یەکێتی و پارتی خەڵکیان بێهیوا کرد ئەوە تا زۆر بێش ئەم دێڕە مەجاڵبێ زۆر بێ شەرمانە چی یەکێتی و چ پارتیش بەرپرسم لەم قسەیە داوای دەنگی خەڵکەکەن بۆ ڕیفراندۆم کە تەمان ئەمە گەوجاندنی خەڵکە ئەگەر خەڵکی هۆشیار بێ دەزانێت ڕیفراندۆم بۆ چییە ئەم ڕیفراندۆمە بۆ چییە کاکە تۆ لەو لا دەنگی خەڵکی هێنا سەر سنووقی دەنگان پەرلەمانی پێ دروست کرد
بەڵام ئەوتا ڕێو لە سەرۆکۆکەی کرد و ڕێزی لە دەنجی پەرلەمانەکرد باشە ئەیبە و شوورەیەکی سیاسی نییە تۆ دووبارە داوای دەنگ لە خەڵکەوە کەواتە ئەمە بێجگە لە گەوجاندنیە کە من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو کەڵەگایەتی پارتی هەیەی بەسەر کۆمەڵگەی کوردیا بەشێکی تاوانەکە زۆرینەی بەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان کاک پێشڕەو دەگوترێ یەکی لە هۆکارانەی کە لە پێشت ینی سستبوونی ئەم ڕێکەوتنەیە ئەوەیە کە ئەوانەی بە هەولێریەکانی یا یەکێتەکانی هەولێر ناسراون لەژێر فشاری پارتی دیموکراتی کوردستاندا لە متحەمیز نەبوو لەگەڵ ئەم ڕێکەوتنە بەڕێزت وەکو یەکێتێکە لە هەولێر دادەنیشیوە خەڵکی هەولێری ئەوەندەی کە من بزانم لەو بارەوە دەڵێ چی؟ بەڵێ من هەولێریم بەڵام بەر لەوە با خەڵک تێنەگاتن من هەردوو کاندیدی ئێوە کاندیدەکانی تریشتان کە ئێستا مۆزەفی کۆمیسیۆنی سەر هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانن ئەرێ بێ زەحمەت بڕۆ متابعە بکە و بە هەموو بینەرانیش متابعە بکەن تەنان یەکەچیان لە دەستەیەکەوە گوازراوە بۆ وێندەر ئەی بە مەرسومی کاک مەسعود بارزانی تا قبول نەکرد کە چوونە وێندەر ئەمە یەک دووشیانەوە لەو دانیشتنەی کە باسی لەوە دەکەی پێم خۆشە بچی متابعە بکەی تەنگاوم کەی ناوی نوێنەرەکەشتان دەرێم کە لەو کۆبنەوەی بەشدار بووە ئەمە وەکو ڕاستکردنەوە تۆ پرسیاری لێ کاکە گیان من خۆم ئەندامی سکرتارەتی یەکێتی مامۆسایانم من ئەندامی سکرتارەتم مامۆسا ئیسماعیلمانەیە لە هەولێر قابلە کەسێکی تر هەبێ بەنای بزوتنەوەی گۆڕانەوە بەشداری هەواڵم لە شوێنە مامۆسا گیان با لە کات خۆی دا قسەکانی ئەم چاوەشەکاری فەرمو کاک پێشڕەو مامۆسات کار لێ لەکەم فەرمو کاک پێشڕەو فەرمو ئەمە دوو من دەبێت ڕوونکردنەوەک بدەم ئەرێ کاکە بەچە بیانۆیەک ئەو تەشیرە بە بەشەی قیادەی یەکێتی دەکرێت دەرێکەتینە ژێر هەژمونی پارتی و بوونە پارتی و ئەوانە ئەقەدە بە مەمتقەوە قسە بکەین بەڵگەیەک هەیە سەلمێنی کە ئەندام مەکتەب سیاسیەک یان جێگرەک یان دەستەی کارجێرەك بوونە پارتی و ئەگە وایە با بە هەموو کۆمەڵانی خەڵکەوە نیشانی بدێ قسەی تێدا بکەین دوور لە قسەی فەیسبووک و ئینستاگرام و ئەو بابەتانە پیادەکانی خۆتان مامۆستا بەرهەم کاتی خۆیەتی باقسی خۆی فەرموو کاک پێشڕەو کاکە بەرهەم کاکە من احترام گرتی قسەکانی خۆم بڕی لە بەرەوەی بەشی تو بوو لێ بگەڕ بام قسەکان بکەم کاکە ئاخر خۆواقع بوونە پارتی چوونە کۆبنەوە کرابیتن لەگە پارتیەوە بوونە پارتی بی خۆتا ئێستامە وامان نەگوتیە لە قاقای پێکەنیم دەین برێن وڵا بزوتنەوەی گۆڕان نمایوەکو دوێنێ ئێوە پارتی بە ئێمەتان دەگوت کاکە خۆ ئەگە چوونە سەری ڕەش بوونە پارتی بی خۆ ئێمە هەتا ئێستا جێگرەکانمان نەچوون حەفتانە بچنە سەری ڕەشەوە کاکە خۆ ئەوە دوێنێن لە بەرچاوی هەمومانن ئەمە نازان بۆ ناتانەوێت احترام بۆ بکەن ئێوە نەتانتوانێ ئیدارەی هەم ئەی هەم ڕۆژەی وەفتان لە پیرمام نەبوو کاکە ئەی زیاتر لە هەموو شوێنێک نەدەچوونە پیرمام ئەخە کاکە ئێستا ئێوە بە ئێمە دەرێن بوون دانیشتن لەگە بوونە پارتی دانیشت دەبنە پارتی هەرێمی کوردستان ئەرێ کاکە سڕێ منە برا فەرموو کاک پێشڕەو یەکێتی نیشتیمانی کوردستان هەست بە مەسئولیەت دەکا هەست بەو خوێندنەوانە دەکا کە خەریکە هەموو ئەزمموی هەرێمی کوردستانمان دەخەنە ژێر مەترسیەوە لەبەر هەندێک کاتێک گۆڕان و پارتی ئامادەنین دەکەونە بن بەس بۆ دانیشتنەوە بێ ناو بژیوانیتان بکە ئاخر لە دانیشتنی یەکەمە لە نافەرمیەکان لە فەرمیەکان ئەی ئۆندەی تاقی سەرف نەکردێ لە پێناوەوە ئەخە دوێنێ وتەبێژەکەتان کاک شەحاجی دەرێ یەکێتی نیشتیمانی کوردستان دڵنیایی دایتە ئێمە ناداتە ژێرباری سیناریۆکەی پارتی بۆ دروستکردنی یان دانیشتنەوەی پەرلەمان ئەخە بۆ وانەتان لە بەرچاودانیا ئاخر پێم بڵێن یەک جوملەم پێ بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆی ڕێکەوتن نامەکە لە کۆی پرۆژە چار حیزبەکەی پەرلەمانی کوردستان پەشیمان ببێتەوە ئاخر با قسەکان لە دوور لە بکەین لە مزایەدەوە بۆی بتوانین دەنگێک زیاتر بینی ئەگە سبێ هەڵبژاردن کرا کاکە ئێستا هەرێمی کوردستان لە ژێر مەترسیە ئێستا هەموو هەڕەشەکان زیاتر لەسەرمانەوە زەقا ئەی ئەگە یەکێت نیشتیمانی کوردستان ناوت لێنا بەری دەچیت قسەی ئەو دەینی ئەی باشە ئەگەویش وەکو ئێوە هەست بە مەسئولیەت نەکە ئەی ئێوە وەکو ئێوە بچی لە زاویەکەوە دابنیشتن وەکو پارتی هەست بە مەسئولیەت نەکە ئەی کەواتە ئەو داهاتی ئەو هەرێمە چی لێ دێ کاکە نزیکتر 20,000 شەیدی سەنگەری هەیە یەکێت نیشتیمانی کوردستان بۆی دروستی نەکردیا دەستبینەوە لە ئەنجامی سیاسەتە چی ڕکەی هەرزەکارانەوە هەمووشی دەست بەداری پێشی بدەیت کاکە خۆ ئێستا زۆر چاکە لەبەرەوەی کاتم نەماوە کاک پێشڕەو سپاس دەکەم زۆر دقەیەک ماوە بۆتە بە ئەم دقەیە بۆ تۆ بێ بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان چی بکەن بۆی لە ئایندەدا بە شێوەیەکی دروست ئەم ڕێکەوتنە تێبپەڕێنن بە شێوەیە کە ڕنگدانەوەیەکی ئیجابی یان
باشی هەبێ بۆ کۆمەلگا حتا لە حاڵەوەی کە ئەم ڕێکەوتن نامەیە بە شێوێکی فەرمیش لەخا بکرێتەوە باسی ڕێکەوتەماکە مەکە کۆتاییاتەوە یانیەوە هەر لە نەبووە جۆرێک بووە لە سیرارۆتیان پەڕان ویستیان بە شتێ بکەن بەڵام نەیانتوانی بەڕاستی ئایندەی سیاسی من دایم وتومە ئەحزاب ئەبێ وەکو بوونەوەرە سێریکەی هەڵگری قەیرانە و قەیرانیشی بەدواوەیە خۆشگوزەرانیشی پێوە نییە بەڵام بەس تەنها ئەوەیە پێویستەکات ئەو هەنگاوانە حرمەت بگەڕێتەوە بۆ تاک بۆ دەنگدەر کە چیتر گاڵتەمە مەشاعیر و مەزاجی مێدیەمەتەیە واللهی من ئومێدم نییە بەم ئوسلوب و بەم ئالیەتەی کە ئێستا ئەحزاب لە وڵاتە دەسییاوەتێ بۆ نمونە 180 پلە پێچەوانی خۆی جێبەجێکە و باکیشی نییە بە ناوی شوێنە سیاست بۆ نمونە ناکرێت تۆ باوەشت کردوتەوە بۆ بزوتنەوەی گۆڕان ڕێکەوتن نامەیەک بەو هەموو خاڵەوە دێی لەگەڵ یا ئیمزاکەی بەڵام لە ساتێکە لە ساتەکانە کاتێککە زەختێکی دەولی دەکەوێتە سەر یایی شوێنانی کرد دەکەێتە سەر 180 دەرەجە بە پاساو و پاساویشیان پێوەتوانە بڵم پارتیوێشێتی لە مەسلەی پاساوهێنانەوە بەڕاستی وەستای چاکن و بزوتنەوەی گۆڕانیش باوەڕ پێکەرێکی باشە بۆیان یعنی پاساوە هێنێتەوە بزوتنەوەی گۆڕان خۆش باوەڕترین ئەتوانم بڵم حیزب بۆ کە تا ئێستا بە هەموو پاساوەکان بڕوای کردووە لە کاتێکا خۆی باشە زارێ بەڕاستی مسلڵەت بوونی دەسەڵاتی پارتیوێژێتی هەتا هەڵبژاردن لە کوردستانە بکرێ یەکێتی واز لەم زۆنە نایەنێ و تەسلیمی یەک حیزبیشی زۆر چاکە کاتنەما زۆر سوپاسانەکەم بۆ ئەولاش زۆر سوپاسانەکەم زۆر بەڕێز مامۆستا بەرهەم مستەفا هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان زۆر سوپاسەکەم زۆر بەڕێزم هەروە زۆر بەڕێز کاک نارۆ قادر چاودێری سیاسی هەروە زۆر بەڕێز میوانە بەڕێزەکەم لە هەولێری پایتەخت کاک پێشڕەوەیسی کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز من شۆڕەژەنوەرم هەڵبەت تا لە بەرنامەیەشتر پێتان دەگەمەوە هەموو لاک بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ دەستان خۆش.